بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، ئێمە گەیشتوونەتە 16 ڕەمەزان. تەمەنیش هەر بەو جۆرە ڕوات. خۆی گەورە بیکاتە بەرەکەت و بیکاتە مای خێر و بیکاتە هۆکاری لێ خۆشبوونمان یا ڕەب. ئەم مانگی ڕەمەزانەی لێ قبوڵ کردبین یا ڕەب العالمین. قبولت کردبین بە عەبدی خۆت، قبولت کردبین بە بەندەی ڕاستگۆی خۆت یا ڕەب. بەوانی کە تەوبەی نەسوحیان کردو و تەوبەی نەسوحمان فێر بکە و وەرمان بگرە لە تەوبەکارانی نەسوحان یا ڕەب. ئازیزان، ئەگەر تەندروستی و لەش ساغی پیشانە دەیت، ڕەنگە ئێمە بەو جۆرە نەبین. سۆرجار بەکەوتە و نەخۆشی دوا قۆناغین. ئەگەرم ئەگەرانە پیشانە دەیت، بەو جۆرە نییە. دەوڵەمەندی نەخێر تۆ زۆر هەژاری. زیندویت لە زۆر زووەوە مردوویت. هەیت لە ناو نەبوونیشا ناوت ونا، هەتا کەی پشت لە حەق تەعالاکەیت و ئەم نەمانە درێژە پێدەیت. هەتا کەی دنیات بە ئاوەدانی و قەرەباڵغی دەورە توێرانەکەیت و ئاخرەتێ بە بێکەسیە هێڵیتەوە. یەک دڵمان هەیە، جێگای دوو خۆشەویستی تیا نابێتەوە. خەڵق و خاڵق زۆر زەحمەتە بەیەکەوە. کردارەکانت ئاوێنەی بیر و باوەڕەکەتە. ڕواڵەتت هەندێ نیشانەی باڵتنت دەردەخا. خاکی بە لە خزمەت ساڵحەکانە، متەواضعی بەردەم حەق تەعالایت. تەقوا پابەندی تەواوە بە قورئان و سنەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. گەورە ئەو خاوەندڵانن کە پێناسی عاریفانیان وەرگرتووە و نزیکی خۆی تەعالان. خۆشەویستی دنیا زۆر دوور تەخاتەوە. ڕەنگە فریای نزیکی و قوربی ئیلاهی نەکەویت و لە سەحرای بێکەسیە سەر بنیتەوە. زۆر خۆتان بخەنە بەردەم ئاوێنەی ناسینی خۆتانەوە. مەشنە مەنزیلەیەکەوە کە خوا نایەوێت تیاچن. ئەوەی قەدری خۆی نەزانێ قەدەر قەدریە زانێ. مقەسەکانی قەدەر باڵیە بڕێت و لە فرینیە خات. قارون ویستی چەند پێ بەرز بێتەوە، هەزاران چیا بەناخی زەویا بردی. زەمانە هەمیشە دوو ژیانە بە قارونەکان و نوغڕۆکردنیان. لە دەستی حەق تەعالایە ببینە، دەتکاتە چیایەک و پاشانیش دڵۆپەی شەونمێکی سەرگەڵایەکی دوور. وەک شەو ڕۆژ ئاڵ و گۆڕمان پێکات، كل يوم هو في شأن. ئەگەر سنگ فراوانیت قبوڵە، گوێ بە وتەی خەڵکی مەدا، لا مەکەرەوە. خەڵکی بەگشتی لە خالق رازی نین. آخر زۆرێک کە بە وەصفی حەق تەعالا نابینا و کە ڕووکاس و بێهۆش بن، چاوەڕوانی چی لێکەیت؟ کەی چاوەڕوانی تەصدیق لەم جۆرانە ژیرانەیە؟ عەزیەت قبوڵ بکە، بە جۆرەها بەڵا تاقی تەکاتەوە. ئەوە دەبی خوای گەورەیە لەگەڵ هەڵبژاردەکانی. دایان دەبڕێت و جۆرەها بەڵایان پێبەخشێت، هەتا دنیا و ئاخرەتیان لێ تەنگە کاتەوە. بەڵام ئەوان ئومێدیان بەخوا زیادەکات و ئەبنا ئەحسەنەکان. ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين. ساحرەکانی دەوری فرعون بە حکمت و وریایی کارەکانیان مەیسەرە کرد و حەزرەتی موساش بە عەساکەیەوە کە قودرەتی حەق تەعالا جوڵەی تێخات و ئەبێتە موعجزە بۆ پێغەمبەرەکەی سەلامی خوای لێبێت. هەموو دار و مار و هۆکارەکانی ساحرەکان قوتەدا، بەبێ ئەوەی سکی ئەو دارەی موسا بە ئاوسێت. گەورەی ساحرەکان وتی بە یەکێ لە ساحرەکان: حاڵی موسا چۆنە بینی؟ وتی ڕەنگی تێکچووە، وەزعی باش نییە، عەساکەی کارێکی هێجگار سەیرەکات. گەورەی ساحرەکان وتی: ئەوە کاری خوایە و کاری موسا نییە، چونکە هەرگیز ساحر لە سحری خۆی ناترسێت. مادام ڕەنگی تێکچووە کەواتە ساحر نییە، چونکە ساحر ئەزانێ سحرەکەی هیچ نییە و لێی ناترسێت.
بەڵام موسا سەری لە کاری خوا سوڕماوە. لەبەرەوە هەموو ساحرەکان موسڵمان بوون. ئەی خەڵکینە، کاتیەوە نەهاتووە لە خەونەکانی حکمت بەخەبەر بین و بەرەو هێزی قودرەت سەر بکەوین؟ چاوەڕوانی دانایی و زیرەکی مەکەن، چونکە زیرەکی بێجگە لە خۆی غەیری خۆی پێناناسێنێت. یا ڕەبی، لە خۆتمان نزیک بخەرەوە، دوورمان مەخەرەوە. حەزرەت ئیبراهیم لە بەحری بەڵای ئاگرا مەلەیە کرد بە بێوەی بسووتێ. لە خزمەت خوایە بەردەوام بە، ئیستیقامەتت هەبێ. لطفی زۆر سەیر لە خوای گەورەوە ئەبینی. خوای گەورە پێمان بدە. اللهم آمین. يا مجيب السائلين.